Мы вот здесь продаем наши вещи. Такое мероприятие проводится примерно 2-3 раза в год, в теплое время года. У нас в России, в Москве его не так много, поэтому это проводится вот в июне, в августе, в сентябре где-то. Здесь участвует очень много разных людей. Это и какие-то магазины официальные, также просто обычные люди, которые хотят избавиться от своих вещей, от накопившегося гардероба. Я на таком фестивале второй раз. Пришел с женой поддержать. Вот. Уже некоторую часть вещей продали. Вот, я с ребенком. Ну, я думаю, что дешевле, конечно, потому что вот, судя по тому, как моя жена продает, там, по 500, по 300 рублей, а в магазинах цены там 6 тысяч, 7, так что... Это участие в гаражной распродаже. Есть хорошая возможность избавиться от лишнего. Было куплено по ошибке, ни разу не надето и висит. И освободить, соответственно, место в своем шкафу для чего-то нового, а может быть даже и для жизни. ئەمە خۆم هەر هیوایەت لە ماڵەوە پەروەردەمە کرد بەس زیادەوەی سەر لە دوای پرۆسەوە من هەر ئیتر هەڵسام بە دانانی دوکان و دوکانداریم کردووە کڕین فرۆشتن بە هەموو جۆرەکانەوە بە بەغامانەیە کاسکۆ مەسەلەن کاسکۆ بە بەغەی کاسکۆ ئەکڕین دێ زۆری لە ئەوروپاوە دێ کاسکۆ بەنسبەت کاسکۆ لە ئەوروپاوە دێ هەیەی ئەبوو حەڵقە هەیە بێ حەڵقە حەڵقە لە پاکان مەسەلەن هین هۆڵەندایە ئەوە مەرغوبە لە جێی خۆی کە دێت لە چوار وەرەقە کەمتر نییە بە بەچکەیی هەیە ئینتاجی خۆمانە خەڵکی کەرکووک زۆر هیوای هینە ئەوە بەو حەزیان لە پەروەردەکردنی تێرە زۆری ماڵەکان لە ئێمە نیە مەسەلەن تێر بەخێوەکانی ئینتاجیان هەیە لێرە ئینتاج مەسەلەن هەیە ئینتاج کۆکتێل دێنێ ئینتاجی تێرحوبەیە ئێمە لە مانگی شەشەوە دەستەکەینە گۆل بڕین کە گەیە حەدی خۆی پەینیەکەین دەرمانیەکەین هەتا 15 11 مانگی 12 ئیتر ئەو کاتە مەرەزەکە تێرینە بەرهەم درۆمان کۆ دەڕاستە دووری ئەیدێنە دەمە دەڕاستەوە و چەڵتگۆکە تێتی هەیە لەمان خەرمان تێی سێنیە هەیە ئەینێرین بۆم لاولا هەیە ئەینێرین بۆ سلێمانی هەنای بەشی خۆی بازار و مشتری خۆی هەیە برنجێکی هەتا حەسکەی دێ دەرەچەیە برنجیبانی خەڵان بەڵام مانوبوونێکی زۆری پێوەکەین و حکومەت هاوکارێکی وەهامان ناکە کە ئیتر بتوانین لەمە زیاتر مەرەزە بکەین ڕاستیەکەی پەین گرانە دەرمان گرانە کریەکان لەسەر ئێمە گرانە تر برنج ئەم مەرەزەیەمە مەرەزە پێویستی بە ئاوێکی باش هەیە هەتا ئاوی بیە بەرهەمی زیاترە عەزیەتێکی باش تێ پێوە ئەوەی شیاتیا بێتاقەت ناوی ئیشەکە و بڕا بێتاقەت ناوی پێوە ڕاستیەکەی